لە شاری قەڵازێ خۆشەویست لە خزمەت گەنج و لاوی قەڵازێ و وەردەشوانانی قەڵازێ لەو مراسمە شایستەی کە بۆ لەلایەن تیپە ملیەکانی قەڵازێ ڕێکخرابوو. لێرە هەم وتەیەکم پێشکەشکردن هەم پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستان و بۆردی وەردەشم بۆ دووپاتکردنەوە و تێکیدم لەوە کردەوە کە هەرچی لەدەست ئێمە بێ بۆ خزمەتی شاری قەڵازەی خۆشەویست دەڤەری پشدەری خۆراگەر و دەڤەری ڕاپەڕینی ئازیز درێژی ناکەین و تێکیدمان لەوە کردەوە هەر شتێک پێویست بێ کە بۆردی وەردەش بۆ پشتیوانی گەنجولا و وەردەشوانان لە زاخۆ بۆ خانەقین بە کەرکووک و ناوچە شێرەسەرەکان بیکە دەیکەین و دیارە دڵخۆش بین بەڕاستی مراسمێکی زۆر جوان و گەنجانی قەڵازێ و ئەو گەنجانەی کە لە خولەکاندا بەشداریان کردووە ئەمڕۆ خەڵاتیان پێدرا و تێکیدمان لەوە کردەوە هەرچی بە ئێمە بکرێت پشتیوانیان دەبین و وێ ڕای تێکیکردنەوەی کە بۆ پشتیوانیکردن لە هەر کارێکی جوان نەک لە قەڵازێ و پشدەر نەک لە دەڤەری ڕاپەڕین بەڵکو لە هەموو کوردستان. لیژنەی تیپە ملیەکانی قەڵازێ ساڵانە 3 خول دەکاتەوە. ئەم ساڵ جیاواز لە ساڵانی تر 2 خولی کەمان زیاد کردووە. یەکێک لەوانە خولی جامی پشدەرە و دواتریش کاسی سۆپەری قەڵازێمان داناوە بۆ یەکەمی پلەکان و یەکەمی نایابەکان. ئەوانەی کە هاوکار و هاوخەمیان هەیە لەگەڵ ئێمە هەمیشە ئەو کەسە دڵسۆزانە بوون کە دەکرێت باز بکرێ. یەکێک لەوانە کاکارامی قادر خەبات هاوکاری کردوین، کۆمەڵە کۆمپانیا و کۆمەڵک بەرپرسی حیزبی و حکومیش لە پای ئەوەدا هاوکاریان کردوین، بەڵام ئەوە جێی سەرنجە پەنجەی دەستی کاکارام دیارە هاوکاریەکانی بە بەردەوامی و بە هەمیشەین. بۆیە دەڵێم هیوادارم ئێمە لە جێ ئەو متمانەیە بین کە وەرشکاران بێمان بەخشیوە و لە کۆتاییشدا دەڵێم ئێمە وەکو لیژنە هەموو هاییش و کار و چالاکێکی خۆمان دەکەین بۆ ئەوەی وەرزش لە شارەکەی ئێمەدا نەبڕێ. وەرزش لە شارەکەی ئێمە بۆتە نەریتێک بەشێکە لە شانەوەیەکی گەورە بۆ خەڵکەکەمان. وا دیارە ئەو ساڵی شۆک ساڵانی ڕابردوو لیژنەی تیپە ملیەکانی قەڵازێ هەستا بەکردنەوەی خولی نایاب بۆ سەرجەم تیپە نایابەکانی شاری قەڵازێ کە تیایدا لە 12 تیپێ کاتەبوو. ئێمە وەک تیپی وەرشولاوان توانیمان ببین بە پاڵەوانی خولەکە و خۆم بووم بە گۆڵکاری خولەکە بە تۆمارکردنی 13 گۆڵ و لێرەوە دەمەوێت دەستخۆشی لە لیژنەی تیپە ملیەکانی قەڵازێ بکەم و ناوبژوانە خۆشەویستەکان و سەرجەم ئەو کەسانەی کە هاوکار و پاڵپشت بوون بۆکردنەوەی خولەکە. گرنگیە و خولە زۆر گرنگە لە ڕووی دەرکەوتنی یارزان، توانای یارزان، ئاسی یارزان بۆ شارەکە و بۆ دەڤەرەکە و دەستان خۆش.